بەیانی ئەمڕۆ مامەڵەکارێکی بازاڕی دراو کە کاری سوتەمەنیشی کردووە لە پاڵ مامەڵەکردن بە دراوە هەڵهاتووە و پارەی ژمارەیەک لە مامەڵەکارانی بازاڕی دراوی بردووە لەگەڵ خۆیدا کە وەگۆی کە خۆیان باسییان کرد کە نزیکی 5 میلیۆن دلار دەبێت ئەو پارەی کە بردوێتی. ئەمە ئەو جێگایەیە کە کاری ئاڵوگۆڕی سوتەمەنی لێ کردووە ئەو کەسە، بۆیە ژمارەیەک لەو کەسانی کە پارەیان پێداوە سوتەمەنیان بۆ ناردووە هاتبوونە بەردەمی ئێرە تاوەکو دەست بگرن بەسەر کەلوپەلەکانیدا، بەڵام ئەوان باسییان لەوە کرد کە لە ئێستادا پۆلیس بە بڕیاری دادوەر دەستی گرتۆ بەسەر ئەم کۆگایەدا و نەیهێشتۆ کەس دەستکاری بکات و لە ئێستادا ئەو کەسانی دیکە چوون داوای یاسایی تۆمارکەن. نەچمە لای یەشێک لەو کەسانی کە پارەی خوراوە. سڵاوە لێ بێم کاتۆ باش. جەنابێ ناتوێت دەموچاو دەرکەوە بۆیە بەم شێوە قسە و لەگەڵاکەین. جەنابێت چەندێک پارە و خوراوە لەم بینەیە؟ کاکە ئەم کوڕەناوی محەممەد سعید خورشیدا ئێمە سیوەش دەفتەرمالایەتی هەتا ئەم بانێش هیچ کێشەی نەبووتی پارەکەتان بۆ نێرم دووسێ ساحیتر لە پشتێون هەر لەم دەور و پشتێ پاران لایەتی خۆیان پێ ساڵ کرد و گازوشتەکانیان لێسنەوە ناوەکانم لایە بەس حەز ناکەم لە ئینان ناوی بڵم ئەو لای لە مەرکەز لای دادوەر ناوەکان ئەڵێم نیوە ڕۆخۆماتمە ئێرە گازی زۆری تایە و تنچەکان شتی تایە پێم گوناح بوو بێم بخۆم سافکەم و ماڵەکە بەرم حەسام پۆلیسم ئاگدارە کرد چوومە پۆلیسی عربەتیش لەوێ ئاگدارانە کوتم کاکە کەسێکی لەوێ من پارەم لایەنە وەرن کلیل و قوفڵوشت بێنن زنجیر بێنن شوێنەکە داخەنە تا دادوەر یەکلایە کاتۆ لەبەری وایە چێتر نەیبات منشم خۆم ساف کۆم و چێتر بچێ خۆی سافکە خەڵەتیش گوناحە. تۆ چەندێ پارە و لام کەسێ؟ من برایەکم کۆمپانیایە لە بازار دۆلارەکە سیوەش دەفتەری گازی داوەپی شخصی بڵێ لای خۆم نییە بەس من برامە شەریکم لەگەڵە ئەو داوەپی ئەو معاملەی بۆ لەگەڵا هەموو سەمسەکاتی کشمان لە ئۆفیسە لەناو کۆمپیوتەرەکە نووسراوە چۆن بارمان بۆ ناردو چۆن گازمان داوەپی چۆن موعیدمانە هەمووی لامانە بەڵگەوە شەرێکە ئێوە مامەڵەی لەگەڵاکەن وازانێمە تازە معاملەی لەگەڵاکەین بەس دەمێکە لە بازار ڕایە خۆی. ئەو کەسانی دیکەش کە لەگەڵتانان بەگشتی چەندێکتان لە لای ئەوە وەکو باس دەکرێت پاسی 5 میلیۆن دلار ئەکرێت؟ وڵی من لێرە زانیمە بۆ نمونە هەچ کەسێ معاملاکە یەکی تراگای لەوەی تر نییە من لێرە جۆم لێ بوو کابراایەتی من 200م لایەتی خەڵک دەلار و 200 دەفتەرم لایەتی یەکی توتی 66م لایەتی یەکی تروتی نازانم هەفتام لایەتی یەکی توتی 5 لایەتی ئێمە 38مان لایەتی بۆ نمونە یەکی دەی لایەتی یەکی 12تر قۆڵ ئەم هەموو نەفەری حساب کە معاملەی لەگەڵ هەموو نەفەرەیە کرۆ کەسی بە کەسی نەیزانیوە. ئێوە کە لە بازاری دراوە کارەکان چۆن کاری سوتەمەنیەکەن؟ چۆن کاری سوتەمەنیەکەین بۆ نمونە من کۆمپانیایەکمە ئۆفیسێکمێ ساحەمەیە تەلەفۆنم بۆ کێڵی کاکە گازمێ گاز بەچەنە گروپمانەیە ڕۆژانە 10 تەنکەرتەوە 20 تەنکەرتەوە 30 تەنکەرتەوەمە بۆ تەنێرین ئەتر ئەوش کەوتەرەوە سەر ئەوە لە شوێنێکە بۆ نمونە لە ئۆفیسێکە لە شوێنەکە ئەو کەسە پارەکەمان بۆ دێدەزە و لای ئەوەی خوێنی بەس ئەوە نەبوو لە بینمانە ئێمە. جارەکانی دیکە هیچ مامەڵەتان کردو کە وەڵامی نەیابێتنەوەی خۆت پارەی خوارد بێتن؟ من ئاگادار نیم و برایم ئاگادارە بەس ناڵم سێ و دوو ساحەی ترەیە ئەوان دەستیان تایەتی ئەم بەیانیە بای 1000 دەفتەر گازیان بار کردووە ئەوان بردویانە ئەو محەممەد سەعیدێ و کوڕێترە نازم ناوی محەممەد دینە ئێرانیە دو سێ ساحەی ترە دەستیان تایەتی ئەو لای دادوەر من یەکلایەکەم و زۆسپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کەیبینن ئەمە ئەو جێگایە کە وەکو کۆگایەک وایە بۆ ئاڵوگۆڕی بابەتی سوتەمەنی تیایدا کە و کەسەی کە پارەی ئەو هاوڵاتیانەی وەرگرتووە ئەم کۆگایی هەیە و چەند کۆگایشی دیکەشی هەیە بە پێوی کەمان باسەکە سێ کۆگای هەیە بۆیە ئەمان هاتبوون ئێرە بۆی تا ئەو پارەی کە لەلای ئەم کەسەیە بیگەڕێنەوە بەڵام بە بڕیاری دادوەر ئەم شوێنە داخراوە و ناهێڵن کە کەس لێ نزیک بێتەوە بە ئەو کەسانەشی کە پارەکانیان ڕۆیشتووە پێیانوتون کە بچن داوای یاسایی لەسەر و کەسە بنووسن بۆ ئەوەی کە یاسا ڕێچکەی خۆی بگرێت سەرم بابەتە وەکوی کە ئەوان باسی دەکەن بە کۆی گشتی نزیکی 5 میلیۆن دلاری لەم هاوڵاتیانە وەرگرتۆ تا ئێستا نەیگەڕانەوە لە بەیانی ئەمڕۆ ژمارە تەلەفۆنی داخستۆ و ئەوان کەمێک لەمەوە بەرهاتبوونە بەردەمی ئێرە و پاشان چوونە تا بنکەی پۆلیسی عربەت تاوەکو داوای یاسایی لەسەر تۆمارکە.